عزیزانی کورسان نیو سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم. ساڵی ڕابردوو هەناردەی خۆراکی دەریایی ئێران لە سەدا 15 بەرز بووەتەوە گەیشتووەتە 550 ملیۆن دۆلار. خواردنی دەریایی یا خۆراکی دەریایی مەبەستمان ماسی و ڕۆبیان و شتی لەو شێوەیە. بە دیاریکراوی لەو ماوەیە تاران 206,000 تۆنی بۆ 6 وڵاتی جیهان هەناردە کردووە. عێراقیش گەورەترین هاوردەکاری ماسی و بەرهەمە دەریاییەکانی ئێرانە. لە سەدا 60 هەناردەی ماسی ئێران بۆ بازاڕەکانی عێراق بووە و لە بازاڕەکانی عێراق ساختراوەتەوە. لە دوای عێراق ئیمارات و چین زۆرترین هاوردەیان هەبووە لە ئێرانەوە. رووسیاش کە پێشتر لە ڕیزبەندی حوتەم بوو ئێستا لە ڕیزبەندی چوارایە. عێراق و هەرێمی کوردستان ژێرخانی پێویستیان هەیە بۆ ئەوەی پیشەسازی ماسی پەرە پێبن. جگەل لە ئێران بەشێک لە پێویستی ماسی عێراق لە تورکیا و چینەوە دابی نەکرێت، هەرچەندە لەم ساڵانەی دوایە هەوڵێک هەیە کە بە دروستکردنی پرۆژەی بەخێوکردنی ماسی پشگیری زیاتر لە بەرهەمە ناوخۆییەکان بکرێت. با لێرە بە داتا و ژمارە هەندێک زیاتر باسی بەرهەمی ماسیتان بۆ بکەم. خواردنە دەریاییەکان بەگشتی لەسەر ئاستی جیهان و لە عێراق و هەرێمی کوردستانیش با بزانین ڕیزبەندیەکان چۆنە، ئەسڵەن خواردنی هەر تاکێک لەسەر ئاستی جیهان و لە عێراقیش بە شێوەیەکە. خۆراکە دەریاییەکان خواردنە دەریاییەکان لەسەر ئاستی جیهان 58.5 ملیۆن هەلیکاری ڕەخساندووە بە شێوەی ڕاستەوخۆ. بە شێوەی ناڕاستەوخۆ 600 ملیۆن کەس پشت بە و پیشەسازیە ئەبەستەیە. لە ڕووی داهاتی بازرگانیەوە دیسان لەسەر ئاستی جیهان لە ساڵی 2023 358 میلیارد دۆلار بازرگانی خواردنە دەریاییەکان داهاتی هەبووە کە ساڵی 2024 زیای کردووە، ئەڵبەتە لە ئاستێکی زۆری شانە بۆ 386 میلیارد دۆلار و پێشبینی ئەکرێت ئەو قەبارەی داهاتە لە ساڵی 2032 بگاتە 837 میلیارد دۆلار. با بچینە سەر زانیاری زیاتر سلایدی دوایی بزانێکین چه زانیاریەکمانەتە لەسەر ئەم بابەتە. گەورەترین هەناردەکارانی خواردنە دەریاییەکان لەسەر ئاستی جیهان بەم شێوەیە سەرەتا چین کە 20 میلیارد دۆلار لە ڕێگەی هەناردەی خواردنی دەریاییەوە داهاتی هەبووە و دواتر نەرویجە کە 15.9 میلیارد دۆلار داهاتی هەبووە. نەرویج بە ماسی سەلەمۆن ناسراوە کە ماسیەکی دڵخوازە لەسەر ئاستی جیهان و لێرە لە عێراق و هەرێمی کوردستانیش هەر خەڵک حەزیان لێتی خواستی لەسرە. ئیکوادۆر کە 9.2 میلیارد دۆلار داهاتی هەبووە لە هەناردەی خواردنە دەریاییەکان. ڤێتنام 8.3 میلیارد دۆلار داهاتی هەبووە. ئیکوادۆر و ڤێتنام زیاتر بە بەرهەمی ڕۆبیان ناسراون، هەناردەی ڕۆبیانیان زۆرە و ڕۆبیانی ئەو دوو وڵاتە زۆر بەناوبانگە لەسەر ئاستی جیهان، هەرچەندە لەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە تایبەتی لە عێراق ڕەنگە بەو جۆرە خواستێکی زۆری لەسەر نەبێت و لە کۆتاییشا چیلی کە 7.8 میلیارد دۆلار لە ڕێگەی هەناردەی خواردنی دەریاییەوە داهاتی هەبووە. ئەڵبەتە چیلیش دیسانەوە بە ماسی سەلەمۆن ناوبانگێکی باشی هەیە. لە گەورەترین هاوردەکاران بەم شێوەیان سەرەتا ئەمریکایە کە 26.6 میلیارد دۆلار خواردنی دەریایی هاوردە کردووە. هەڵبەتە یەکجار ئەوەی کە ئەمریکا و چین هاوردەی ئەکەن ڕۆبیانە و زۆرتریش وەکو باسمان کرد لە چیلیەوە. چیلی ڕۆبیانەکەی زۆر بۆ ئەمریکا و چین هەنارداکات. چین 22 میلیارد دۆلار بەرهەم و خۆراکی دەریایی هاوردە کردووە. ژاپۆن لە ڕیزبەندی سێمایە 13 میلیارد دۆلاری هاوردە کردووە. ئیسپانیا لە ڕیزبەندی چوارەمایە بە 9.4 میلیارد دۆلار و فەڕەنسەش لە ڕیزبەندی پێنجەمایە بە 7.7 میلیارد دۆلار کە بەرهەمی دەریایی و ماسی و ڕۆبیان و شتی لەو شێوەیەی هاوردە کردووە. خواردنی بەرهەمی دەریایی و خۆراکی دەریایی لەسەر ئاستی جیهانە بەم شێوەیە سەرەتا ئایسلەندایە کە هەر تاکێک لە یەک ساڵە 87 کیلۆ خۆراکی دەریایی ئەخوا بە هەموو جۆرەکانیەوە. دوای ئەو ماڵدیڤە
کە هەر تاکێک 80 کیلۆگرام ئەخوات و کێریباتی کە لە ڕیزبەندی سێمایە 73 کیلۆ خوا لە ساڵێکە هەر تاکێک دوای ئەو ماکاوە کە هەر تاکێک 69 کیلۆ خوا ئەمانە یەکجار زۆرن ینی ساڵ لە ساڵێکە یەک کەس 69 کیلۆ ماسی و ڕۆبیان و بەرهەمی دەریایی بخوا حتمما قرژاڵ و ئەوانش شمولی ئەکات یەکجار قەبارەیەکی زۆرە. هۆنگ کۆنگیشکە لە ڕیزبەندی پێنجەمایە بە 65 کیلۆ بۆ هەر تاکێک لە یەک ساڵە بە تێکڕایی ئەگەر خواردنە نۆرماڵەکانیش لەبەر چاو بگرین لەسەر ئاستی جیهان یەک کەس لە ساڵێکە 4.7 کیلۆگرام خواردنی دەریایی ئەخوات بە تایبەتی ماسی. بەرهەمهێنانی ماسیش لە عێراق بەم شێوەیە دابەزینی بخۆیەوە بینیوە پاشەکشەی بووە بە جێگای پێشکەوتن. ساڵی 2018 1 ملیۆن تۆن بەرهەمی ماسی هەبووە بە دیاریکرای باسی ماسیەکەین لە بەرەوەی کەوتمان بەرهەمەکانی تر لە عێراق خواستێکی ئەوتۆی لەسەر نییە قرژاڵ و ڕۆبیان و ئەوانە زۆر خواستی لەسەر نییە بە تایبەتی ماسی بەخێو ئەکرێت و لەسەر ماسی ئیش ئەکرێت. ساڵی 2018 1 ملیۆن تۆن بووە بەرهەمی عێراق، ساڵی 2022 بۆ 800,000 تۆن کەمی کردو، ساڵی 2023 بۆ 400,000 تۆن بۆ نیوە دابەزی. وەم دابەزینانە زۆر بەرچاون حتممەە بێ هۆکارەکانی ینی شوێنکەوتنی بۆ بکرێت، بەڵام سەرەکی ترین هۆکارەکانی وشکە ساڵی و گۆڕانی ئاو هەوا بوون ڕەنگە پشتگوێ خستنیش هۆکارێکی تر بێ لەبەرەوەی کە دروستکردنی حەوز و بەخێوکردنی ماسی حتمما ئەیتوانی ڕێگری بکات لە دابەزینی ئەو بەرهەمە ئالە و ئاستە زۆرەیە. بۆ ساڵی 2024 ساڵی ڕابردوش بۆ 200,000 تۆن دابەزیوە. دابەزینێک یەکجار زۆری بەخۆیەوە بینیوە. خواردنی ساڵانەی هەر تاکێک لە عێراق 3 کیلۆگرامە کە جیاوازێکی ئەوتۆی نیە لەگەڵ ئەو تێکڕایی کە لەسەر ئاستی جیهان هەیە، کەمێک لە 4 کیلۆ زیاتر لەسەر ئاستی جیهان و لە عێراق خواردنی ماسی 3 کیلۆ بە دیاریکراوی ماسی. ڕیزبەندی عێراقیش بۆ خواردنی ماسی لە 90 وڵاتە 164مین وڵاتە ڕیزبەندیەکەی هیچ باش نییە لەبەرەوەی کە ماسی خواردنێکی تەندروستە. ئێستا باس لە داتاکانی هەرێمی کوردستانەکەین بزانین بارودۆخی بەرهەمی ماسی لە هەرێمی کوردستان چۆنە دواتر لەگەڵ میوانێکیش زیاتر باسی هەرێمی کوردستانەکەین لەبەرەوەی کە هەنگاوەکان بەرەو باشتربوونی ئەو بەرهەمەیە لە هەرێمی کوردستان. پرۆژەی ماسی لە هەرێم 420 پرۆژەمان هەیە بەراورد بە ساڵانی پێشووتر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە بە پێچەوانەی عێراقەوە کە دابەزینی تۆمار کردووە. بەرهەمی ساڵانەی ماسی لە هەرێمی کوردستان 3.5 تۆنە، بەڵام خواستەکەی بەرچاوە. لە هەرێمی کوردستان خواستی ناوخۆ 80,000 تۆنە کە کەرتی بەرهەمهێنانی ماسی لە هەرێمی کوردستان 6,000 هەلیکاری ڕەخساندووە و ئەو پرۆژانە کە لە هەرێمی کوردستانیش دروست کراون 100 ملیار دینار تێچویان هەبووە. وەکووتمان زیاتر باسی بەرهەمهێنانی ماسی و پرۆژەکانی ماسیەکەین لە هەرێمی کوردستان. بۆ بابەتە بێستون نەجمەدین بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشت و کاڵ لە هەولێرەوە لەگەڵمانە. زۆر بەخێر هاتن. وەک یەکەم پرسیارەمێ بزانم پرۆژەکانی ماسی لە هەرێمی کوردستان تا چەند گەشەیان کردووە تا چەند بەرەو پێش چوون. زۆر سوپاس ئەو کاتتان باش. دیارە پرۆژەکانی سامانی ماسی دەنگ نییە لای من. بەڵێ پرسیارەکەمەوە بوو کە پرۆژەی بەرهەمهێنانی ماسی لە هەرێمی کوردستان چەند گەشەیان کردووە تا چەند بەرەو پێش چوون. من بە باشی گوێم لە جەناب تا کاک بێستون بفەرمون. بەڵێ ئەو کاتتان باش. بەڵێ دیارە پرۆژەکانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان لە چاو ساڵانی ڕابردوو بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە. لەوەی کە ئێمە پرۆژەکانمان هەم زیاد بوو هەم بەرهەمیشمان زیادووە. ئەو داتایی بەڕێستان باستان کرد 420 پرۆژەی مۆڵەتدارمانەیە کە لای ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ مۆڵەتیان وەرگرتووە. هەروەها پرۆژەشمان هەیە بە شێوەیەکی بۆ نمونە لە دەستەوە بەرهێنان پرۆژەی گەورەمانەیە لەوێ مۆڵەتی وەرگرتیە کە ئامارەکەی لێرە با بڵێن ئاماژەی پێنەدراوە. هەروها پرۆژەشمان هەیە پرۆژەی بچووکترمانەیە با بڵێن بە شێوەی خۆبژێویە کە خەڵک درستی کردووە و مۆڵەتی بۆ وەرنەگرتووە. ئەوانش پرۆژەی بچووکن و ژمارەشان زۆرە. بۆیە ئەگەر بە کۆی گشتی لێکی بدەینەوە بەرهەممان زیاتر لە 28,000 تۆنە ساڵانە
ئەوەش ناکاتە ئەوەی ئێمە با بڵێن گەیشتونەتە خۆبژێوی. ئێمە دیارە بەنسبەت خۆبژێویە لە سەدا 45 بۆ 50 پێویستی ماسی کوردستان دابین دەکەین لە ڕووی با بڵێن ماسی زیندوو فرێشەوە. لە بابەتی بەست و خواردنە دەریایەکانیش هەمیشە ئێمە احتیمادمان لەسەر وڵاتانی ترە کە تەواوی کۆمپانیاکان دەرگا کراوەیە بۆیان و هەر کاتێک داوای هاوردەیان کردبی و ڕەزامەندیمان داومەنەتێکە لە تەواوی وڵاتانی دنیا ماسی هاوردە دەکەن دواترچمە سەر پرسیاری هاوردەکردن. حتمما پرسیارمان هەیە لەو بارە، بەڵام ئێستا بە دیاریکراوی ئەمێ بزانم باسی خواردنە دەریاییەکانمان کرد. لە هەرێمی کوردستان تەنها پرۆژەی ماسی هەیە یان پرۆژەی خۆراکی دەریایی تریش هەیە، بۆ نمونە ڕۆبیان یا خواردنەکانی تر؟ بەڵێ ئێمە بەنسبەت هەرێمی کوردستان تەنها دوو زۆر ماسی مۆڵەتی بۆ وەرگیراوە. بابەتی ماسی کاربە کە لەگەڵ کەش و هەوا و پلەکانی گەرمی ئاوی هەرێمی کوردستان و عراقیش دەگونجێ و هەروەها لە بەشێکی ناوچە شاخاویەکان کە ئاوی کانیاوەکانیان ساردا چەند 8 پرۆژەی ماسی سەلەمۆنمانەیە، تەنها و دوو زۆرەمانەیە. ئەوەی تریش بە شێوەی داخراوە ئەگەر لە داهاتوودا وەبەرهێنەر بێوێ بە شێوەی داخراو بەڵێ دەتوانین لە تەواوی زۆرەکانی تریش بەرهەم بێ، بەڵام لە ئێستادا تەنها ئەو دوو زۆرە ماسیە بەرهەم دێ لەبەرەوەی ئەوەی دووەمیان کە ماسی سەلەمۆنە لەگەڵ کەش و هەوای ناوچە شاخاویەکان دەگونجێ کە ئاویان ساردە و هەروە زۆری کاربەکەش لەگەڵ کەش و هەوای ناوچەکانی تر دەگونجێ کە زۆرترین بەرهەممان زۆری کار بە. باشە کاک بێستم باسیەوەتان کرد کە ئەو دوو ماسیە باشن بە باشی لە هەرێمی کوردستان ئەکرێت بە حساب کاری لەسەر بکرێت بۆ پەرەپێدانی، بەڵام تا چەند ژینگەی هەرێمی کوردستان بە گشتی لەبارە بۆ بەخێوکردنی ماسی و بەرهەمە دەریاییەکان؟ ژینگەی کوردستان زۆر لەبارە لۆ بەخێوکردنی ئەو ماسیانە بەتابەتی زۆری کار بوو، جۆری سەلەمۆن لە ناوچە شاخاویەکان، بەڵام بۆ زۆرەکانی تری دەریایی نەخێر دیارە ئەو جۆرانەی کە پێویستی بە ئاوی ساردە یان پێویستی بە جۆرێکی تایبەتە لە پلەیەکی گەرمی تایبەتە لە ئاو، ئەوانە دەبێ بە شێوەی داخرا و پەروەردە بکرێن و هەروەها کولفەشیان زۆرترە، بۆیە زیاتر ئەتیماد لەسەر هاوردەیە لەو زۆرانیان. باشە کاک بێستون باسی ژینگە تەبیعیەکەمان کرد، سروشتیکە بۆ بەخێوکردنی چ جۆرێک بەسوودە، بەڵام ئەزانین کە تەکنەلۆژیا ڕخنەی کردوتە هەموو سوچێکی ژیان ئێستا لەم ڕۆژانەیە. تا چەند لەم کەرتەیە لە بەخێوکردنی ماسیە توانراوە سوود لە تەکنەلۆژیای نوێ ببینرێت بۆ گەشەپێدانی ئەو کەرتە و زیادکردنی بەرهەمی ماسی؟ هیچ لە هەرێمی کوردستان سوودمان لە تەکنەلۆژیای نوێ بینیوە؟ بەڵێ سوودی لێ بنراوە. ئێمە لە ئێستادا هەموو ئەوانەی کە پرۆژیانەیە زۆرینەیان تەکنۆلۆژیای نوێ لە پرۆژەکانیان بەکاردێنن بە زۆرێک کە لە ڕابردوو ئەگەر لە 2.5 ماسییان پەروەردەکردبی، لە ئێستادا بەهۆی بەکارهێنانی تەکنۆلۆژیاوە لە 1.5 دانە ماسی بەرهەم دێنن و هەروەها لە ناو کۆگا و بەنداوەکانی ئاویش بە هەمان شێوە بابەتی پێشکەوتو مەوادی پێشکەوتو لە دروستکردنی پرۆژەکاندا بەکار هاتووە. بڵێ ئەی کاک بێستون بە دەر لە پرۆژەکانی کێڵگەکانی ماسی با باسێکی ڕووبارەکان و ئاوە سروشتەکانی هەرێمیش بکەین، تا چەند ڕووبار و ئاوەکانی هەرێمی کوردستان دەوڵەمەندن بە بەرهەمی ماسی؟ بەڵێ ئێمە دیارە ڕووبار و کۆگا و بەنداوەکانی ئاو تەواوی زۆرەکانی ماسی تێدا، زۆری ماسی تێدا لە هەرێمی کوردستان. ئەو ساڵانەژ ئێمە کۆگاکان و بەنداوەکانی ئاو 5 ماسی بۆ دابین دەکەین و لە جۆری کارب لەو کۆگا و بەنداوانە دەکەین بۆ ئەوەی لە ساڵانی ئایندە گەورە بن و ئەو هاوڵاتانەی کە بژێوی ژیانیان لەسەر ڕاوکردنی ماسیە بژێوی ژیانە پێدابین بکەن. باشە هیچ پێم خۆشە لە بەرنامەکەی جەنابیشتەوە، پێم خۆشە لە بەرنامەکەی جەنابیشتەوە ئەو بابەتە ڕابگەێنم. تاوانەوە
تازێ و ئەوڕۆ واژۆمان لەسەر بڕیارەکە کردیە ئێستا لە ئێستادا ئێمە لە وەرزی قەدەغەی ڕاوماسی نزیک دەبینەوە ئەمڕۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی واژۆی لەسەر فەرمانەکە کرد کە بەپێی یاسای ژمارە 48 ساڵی 1976 دەسەڵات دراوە بە وەزارەتی کشتتوکاڵ بەوەی کە تهدیدی ئەو ڕێکەوتە بکە بۆی ئەوڕۆ فەرمانەکەمان دەرکرد و دەی سێ یەکەم ڕۆژی قەدەغەی ڕاوماسی دەبی و بەردەوام دەبی تاوەکو 26 ئەم ساڵ لە 21 ڕاوی ماسی ئاسایی دەبێتەوە. زۆر باشە بەڵێ کاک بێستون بێگومان ئەو جۆرە یاسایانە هەنگاوی باشە بۆ پارێزگاریکردن لە سامانی ماسی باسی ڕاوماسیمان کرد لە ڕووبارەکان و ئاسروشتەکانی هەرێم هیچ داتایەک بەردەستەکە چ ژمارەیەک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ داهات بۆ بژێوی ژیان پشت بە ڕاوماسی ئەبەستێت؟ بەڵێ لە ئێستادا هیچ داتایەکمان لە بەردەستدانی بەڵام ئێمە ئامادەکاریمان کردووە بۆ ئەوەی چەند ڕێکارێکمان داناوە بۆ لەمە دووە ڕاوی ماسی ڕێک بخینەوە هەر کاتێک ئەو ڕێکارانە کەوتنە بواری جێبەجێکردن ئەو کاتی داتامان دەکەوێتە بەردەست کە چ جۆرە کەسێک چه هاوڵاتێک دەتوانێت ڕاو بکە و ژمارەیان چەندە و ئەو بابەتانە هەمووی پێوەستە بەو ڕێکارانە هەر کاتێک ئەو ڕێکارانە ڕەزامەندی سەروی خۆمانی لەسەر درا و کەوتە بواری جێبەجێکردن بە دڵنیاییەوە داتاکانیشمان بەدەست دەگات بەوەی کە بزانین چەند هاوڵاتی بژێوی ژیانی لەسەر ڕاوی ماسیە. پێم خۆش ئەگەر کاتت هەبی هەندێک باسی ئەو بابەتانە بکەم کە ئێمە وەکو بەڕێوەبراتی سامانی ماسی لە بەڕێوەبراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری وەزارەتی کشتتوکاڵ کە کردومانە بۆ هاوڵاتیانی خۆمان بۆ ئەوانەی کە لەو بوارەدا دەیانەوێەوە بەرهێنان بکەن. بەڵێ بەڵێ ئێمە تەواوی ڕووبەرەکانی ئاوی ڕووبار و کۆگا و بەنداوەکان کراوەیە بەڕووی وەبەرهێناندا ئەو کەس بەڕووی وەبەرهێنەکاندا ئەو کەسێک کە دەوێ وەبەرهێنان بکە لە بواری بەرهێمێنانی ماسی تەنها دەتوانێت لە فەرمانگەکانی کشتتوکاڵی ناوچەکە عریزەیەک ئاراستەی ئەو فەرمانگانە بکە و کە گەیشتە لای ئێمە کاری پێویستی بۆ ئەنجام دەدەین. ئێمە ئاسانکاری زۆرمان کردووە لەو بابەتەدا بۆ دابەزاندنی نرخی علەف نرخی ئالیکی ماسی لێخۆشببوونی گومرجیمان هەیە لەو بابەتان لەو پێکاتەکانی ئالی کە لە کوردستاندا بەرهەمدایان هەروەها لێخۆشببوونی گومرجیمان بۆ تەواوی ئەو ماوادانە کردووە کە لە دەرەوە هاوردە دەکرێت بۆ دروستکردنی پرۆژەکانی سامانی ماسی لە ناوبەندا و کۆگەکانی ئاو هەروە هەموو ئەو ئامێرانەی کە لە پەروەردەکردنی ماسیدا بەکاردەهێنرێ ئێمە لێخۆشببوونی گومرجیمان بۆیان کردو بۆی بتوانین پەرە بۆ بارە بدەین و نزیک بووینەوە لە خۆبژێوی پێویستیمان بە هاوردەی دەرەوە نەمینین. باشە کاک بێستون. باسی هاوردەمان کرد ئەزانین کە پێویستی ناوخۆ زۆر بەرزترەوەی کە بەرهەمەهێنرێت هەر خۆمان ئێستا لا قسەکانی بەڕێزیشتانە ئەو وەڵامەمان دەستکەوت چۆن ئەو خواست و پێداویستیە پڕەکرێتەوە ئێستا ماسی هەرێمی کوردستان لە کام وڵاتانەوە هاورداکرێت و زۆرتر چ جۆرە ماسیەک هاورداکرێت؟ بەڵێ ئێمە زیاتر ماسی کار بوو سەلمۆن هاوردە دەکرێت بە شێوەی فرێش و زیندوو لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەروەها لە وڵاتی ئێران و لە وڵاتی تورکیاش کە هاستنور لەگەڵمان و دەتواندرێت بە ئاسانترین شێوە بگوازرێتەوە لەبەرەوەی فرێش و زیندوو کولفەی گواستنەوەی زۆرە بۆیە تەنها لە وڵاتانێک کە نزیکمانن هاوردە دەکرێت و هەروەها بە شێوەی بەست و شێوازەکانی تریش لە تەواوی وڵاتانی جیهان هاوردە دەکرێت. بڵێ باشە زۆر سپاس بێستون نەجمەدین بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتتوکاڵ کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوون. سپاس. لەم ماوەیە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی پرسیار لای هەمومان دروست بوو کە ئەم بەرزبوونەوەیە هۆکار سەرەکیەکەی چییە؟ لەبارەی بەرزبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی بەهای دینار بەرامبەر بە دۆلار سەرچاوەیەک لە بانکی ناوەندی عێراق بە کورسان نیوزی وتووە بانکی ناوەندی عێراق بە هێز و توانایەکی گەورەوە ئامادەی هەیە لە بازاڕە بەهۆی ڕێکارەکانیان و هەروەها پاڵ پشتی ئەوان لە دینار بەرامبەر بە دۆلار دینار بەهێز بووە. وتیشی سەرچاوی دابینکردنی دۆلار بۆ بازاڕەکانی عێراق بانکی ناوەندیە و بەس شوێنی تر نییە. عەلی ئەلاق پارێزگاری بانکی ناوەندی عێراقی ژەڵێت لە ئێستاە
20 بانکی عێراقی ڕاستەوخۆ مامەڵەی حەواڵە ئەکەن و بە 8 دراوی بیانیشەوە مامەڵاکەن ئەشڵێت کۆبوونەوەی ئەم دواییان لەگەڵ بانکی فیدراڵی ئەمریکا و وەزارەتی گەنجینەی ئەمریکا زۆر ئەرێنی بووە هیچ سزایەکی نوێ بۆ کەرتی بانکی عێراق نییە و تەنانەت پاڵپشتی نێودەوڵەتیان هەیە. باشە ئێستا کە بانکی ناوەندی یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی دینار بە ڕێکارەکانی خۆیان نەزانن بە باسێکی بەهای دراوەکانیش بکەین لەسەر و هەمویانەوە دینار ئەمڕۆکە دینار بەرامبەر بە دۆلار دیسانەوە بەرز بۆتەوە لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان 100 دلار بە 148,500 دینار مامەڵەی پێواکرێت یۆرۆ و پاوەنیش بەرز بوونەوە بەرامبەر بە دۆلار هەڵبەتە 100 پاوەن بۆ 127 دلار و 11 سنت بەرز بووتەوە سەبارەت بە دیناریش 100 پاوەن بە 185,000 دینار مامەڵەی پێواکرێ حتمما بەرز بوونەوەی پاوەن بۆتە هۆیەوەی کە دینار بەرامبەر بۆ دراوە دابەزین تۆمار بکات 100 یۆرۆش بۆ 105 دلار و 26 سنت بەرز بووتەوە دینار بەرامبەر بە یۆرۆ دابەزیوە و بەهای 100 یۆرۆ بە 154,000 دینارە 100 دلار بە 3640 لیرەیە لیرەی تورکی بێگومان و 100 لیرەی تورکیش بە 4250 دینارە سەبارەت بە تمەن 100 دلار لە بازاڕەکانی ئێران و تارانی پایتەخت بە 9,135,000 تمەنە 100,000 تمەنی ئێرانیش بە 1,700 دینارە. باسی زێرتان بۆ بکەم زێر دیسان بەرز بووتەوە پێم وایە ترامپ ناهێڵەکە زێر ڕۆژی خۆش بەخۆیەوە ببینێ هەڵبەتە زێر ناکڕیارانی زێر بەرز بووتەوە سەرداوەکەی ئەم بەرزبوونەوەش دیسانەوە کۆشکی سپیە لە کۆتاییە دوای گفتوگۆ و هاتن و چوونێکی زۆر ترامپ ئەو باجە گومرگیانەی بەسەر بەرهەمی هاوردەکرا لە مەکسیک و کەنەدا و چینا سەپان خستیە بواری جێبەجێکردنەوە بڕیارەکە سەرەتا 125 باجی خستە سەر بەرهەمەکانی مەکسیک و کەنەدا و لە 10 سەپان بەسەر بەرهەمە چینیەکانە ئەوەی چینی هەر ئەو کات خستە بواری جێبەجێکردنەوە نزیکەی مانگێلەوە پێش بەڵام باجە گومرگیەکەی مەکسیک و کەنەدای هەڵپەسارد بۆ هیوایە کە بگەنە ڕێکەوتن بەڵام لە کۆتاییان نەک هەر 125ەکەی خستە سەر بەرهەمەکانی کەنەدا و مەکسیک 10 کەشی باجی گومرگی خستە سەر بەرهەمەکانی چین ئەو وڵاتانەش هەمویان کاردانەوەیان هەبووە بۆ نمونە ئەمڕۆ چین ڕایگەیاند کە هاوردەی دار تەختە لە ئەمریکاوە ڕائەگرێت کەنەدا ڕێزبەندیەکی گەورەی حازر کردووە لە کاڵا ئەمریکیەکان کە باجیان بەسەرا بسەپێنێت هەموو ئەمانەش پێمانەڵێن کە خەریکە جیهان ئەچێتە ئەو جەنگە بازرگانیەوە کە لە هاتنەوەی ترامپەوە بە کۆشکی سپی بوو بە مۆتەکە لای بازرگانان و لای بازاڕە جیهانیەکان ئەوەش ینی ناسەقامگیری و نادڵنیایی ئابووری و خواستی زیاتر بۆ زێر و حتمەن بەرزبوونەوەی خواستیش بەمانای بەرزبوونەوەی نرخەکەیەتی ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان ئۆنسەیەک زێر بە 2922 دلار کڕین و فرۆشتنی پێوەکراوە سەبارەت بە نرخی نەوتیش ئەمڕۆ نزیک بووە لە نزمترین ئاستی لە 4 مانگە سەرەکیترین هۆکاری ئەم دابەزینەی نرخی نەوت بڕیارێکی چاوەڕوان نەکراوی ئۆپیک پلەسە کە بڕیاریان داوە لە مانگی داهاتووەوە دەستبەرداری کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنان بن و ئاستی بەرهەمهێنانیان بەرزەکەنەوە بە پێی بڕیارە نوێیەکە لە مانگی داهاتووەوە ڕۆژانە 138,000 بەرمیل بەرهەمهێنانی نەوتی ئۆپیک پلاس بەرزە بێتەوە پشکی عێراقیش هەڵبەتە زیای کردووە ڕۆژانە 12,000 بەرمیل لە پشکی عێراق زیاد دەکات و بەرهەمهێنانی عێراق ئەگاتە 4,240,000 بەرمیل حتمەنەمە بەدڵی ترامپیشە لە بەرەوەی کە چەند جار داوای کردووە نرخی نەوت داببەزێت برنت یەک بەرمیل نەوتی خاوی برنت ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان بە 70 دلار و 48 سنت بوو. بابچینە تورکیا هەڵاوسانی نرخ لە تورکیا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکەی بەرزە بێتەوە کاڵا و شمەک بەردەوام گرانە بێت و ئەوە ژیانی هاوڵاتیانی قرس کردووە بە جۆرێک کە بە ئاسانی پێداویستی ڕۆژانیان بۆ دابین ناکرێت و نیگەرانن لە دۆخی ئابووری وڵاتەکەیان. لەبارەی ئەو داتانە حکوومەتی تورکیا سەبارەت بە ئابووری وڵاتەکە بڵاوی یەکاتەوە هاوڵاتیانی تورکیا ئەڵێن بڕوایان بۆ داتانە نییە و دۆخەکە زۆر خراپترە لەوەی کە حکوومەت باسی ئەکات.
Navenda îstatîstîkên Tirkiye ragihand ku enflasyona sibata 2025 ji sadê 2,27 zêde bûye û rêjeya giştî bûye 39,05. Li Tirkiye welatî û kesên aborînas bi rêjeya TÜİKê bawer nakin. Ji ber ku TÜİK dezgeh girêdayê hikûmetê ye û gelek caran rêjeya buhabûnê kêm radigihîne. Li gor kompanya NAG rêjeya giştiya sibata 2025 79,51 e. Bazara zêr û borsa rewşek cuda ye. Ji ber ku zêr û borsa nirxê xwe diparêze. Zêrînger, karsaz û endamê jûra bazirganî Amedê Serdar Ay ji bo rewşa aborîya dawiyê wisa naxifê. TÜİK her dem enflasyonekî kêm nîşan de. Ev bawerim ki enflasyonan ha diqatiye daha zêdetir e. Meha Ramazanê millet gelek alî aboriyê da xwarima ve xwarinê hinkî pêşvat ve. Ji bo wî evê vî meha evê diqatî zêdetir ve. Rastî gelek metke zehmetiye her dem nêzîkî vî salî da bawerim sedî çil, sedî pêncî evê işê me kêmayî bike. Berê em bêjin bazin kîkar bistenda anha qet nikare yani salê wextê da bazin kî nikare bistîne. Alî aboriyê da Tirkiye gelek biha bû, gelek zehmetî çêbû. Aboriya Tirkiye, Bakanê Tirkiye ana divê em hêdî kêm bikin. Heya havînê evê bawerim evê daha xweştir ve. Bandora enflasyonê li kolan û qadan baştir xuya dike. Ji ber wê me li kolanên Amedê pirsa rewşa aboriyê kir. Welatiyên Amedê nêrînên xwe sanên ziman. Tüne inşallah da ve aydi piyasa sekin iyice alım gücü jütüne insana. Yani esnaf beklenti ve beklenti esnaf karşılamış nabi. Piyasa durgunu genelde yani. O ki bu atı yetişir her zede de bir keyim nabi. Yani ama durum esnaf ne hoş yani. Durum esnaf hoş yani nakı. Valla normal abi. Yani iş hey ama malzeme pahalı abi. Bir pahalı abi ya mesela diyorum 6 milyon ama zedeyi. Ama kok zede bu kok tona ana 3 milyon. Millet yanını kanı bigri yani gerçekten sıkıntılı abi. Li Tirkiye enflasyona zede bandora xwe li xwarin û ve xwarinê jî dike. Her wa kesên karker jî ji rewşa aborî gazinan dikin. Jiyan li Tirkiye hejar e. Gelek kes bê îş û karin û nikarin debara xwe bikin. Çavarîne ku hikûmet çareserek peyda bike. Ferhat Mehmedoğlu, Kursat News, Amed. بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە دۆخی ئابووری تورکیا و باکووری کوردستانیش حتمما لە ئامەدی باکووری کوردستان و میوانمان لەگەڵا ئۆزگۆر محەممەد ئۆغڵۆ ئەندامی ژووری بازرگانی ئامەد زۆر بەخێر هاتن وەک یەکەم پرسیارەمێ بزانم هاوڵاتیانی تورکیا متمانەیان بە داتا ئابوووریەکانی حکوومەت نییە. داتاکانی حکوومەتی تورکیا لەبارەی هەڵاوسان و نرخەوە تا چەند داتای ڕاست و باوەڕ پێکراون. شەف باش خەبات خۆش شووەرە نەها لە تورکیە ڕەوشەکی ئاوارتە هەیە هێلا ئابووریە هێلا سیاسەتێدا دەسەریدا سیاسەتێدا ڕەوشەکی ئاوارتە قەومیە گرێدای بیاژی بەلاک و ئابووری و ڕەوشە سیاسی دناو هەفدا دەچەوتێ ji ber wî niha herkes çavderîkî mezin temaşê dewletê dike hikûmetê dike wek jî hûn jî dişopînin dewleta Türk û PKK rêveberê PKK serokê PKK bi hev re hevdûtin çêkirin daxuyanî dan ji bo ku şerê ku niha serê çil saliyê navbera wan da qewmiya ye dawî lêbînin ev jî di nav civakekî da civaka Kurda da tenê na di hemû cîhanê da jî herkes dişopîne û bi hêviyê gelekî mezin çavderî dikin. Girêdayê viya meriv kare bêje ku siberoja aboriya Tirkiyê bi nexşereya siyaseta Kurd û Tirkava wê zelal bibe. Dewleta Tirk niha bi taybet di serî da birê Serokkomar Tayyip Erdogan û şirîkê hikûmetê şirîkê serokkomariyê meriv kare bêje birêz Dewlet Bahçelî ew bi hevdûra plansazîkî kiribûn û heta niha îro jî di siyasetê da jî bi hevdûra tev digeriyan. Lê niha meriv kare bêje ku şirîkekî wanê dina ê mezin çêbû ev şirîk jî
ji bo siberoja Kurda tenêna ji bo siberoja Tirkiyê jî gelê Kurdin hereket û tevgera Kurd e ev şerê 45 sale ku li herêmê di pêşengiya PKK da dimeşe li hemberê dewleta Türk niha dixwazin ku çareserîkî mayînde û mezin bikin. Ez jî wek welatiyekî ez vêya baş dibînim, pîroz jî dibînim lê mixabin hinekî xemgîniyê me û metirsiyê me hene ji ber ku di heman demê borî da salê berê da di navbera dewleta Türk û rayedarên Kurda da her şixasa em bêjin çekrawestandin a jî aşîtî dixwastin bibe bidine çêkirin mixabin di wê derde xeteriyê mezin çê dibûn û her wiha di siberoja wî li hevkirinê da şer û pevçûn zêdetir dibû dijwartir dibû di qewmê. Em hêvî dikin ji bo rojhelata navîn ji bo gelê Kurd ji bo gelê Türk bi tevahiyê ji bo hemû mirovahiyê aşitekî mayînde çê bibe û soz û bextê ku niha bi hevdûra didin her du alî jî dilsoz bin. Yani ji bo em bêjin berjewendiyê kesayetî xwe an berjewendiyê demekî kin da nefikirin. Ji ber ku em bên qedera hemû gela dibin devê wan da diçewtê girêdayê viya meriv aboriyê ve girê bide wek di serî de mehanî ziman aboriya Tirkiye ji xwe di qeyranekî herî mezin da derbast bû hêjî derbast dibe bi xwe re enflasyonekî mezin çêkiriye welatî û karker û ji te re bêjim karmend tev di nava metirsîkî mezin da ne her wiha di cîhanê da jî di dinyayê da jî tenê di nêrê bihabûna zêr herî çiqasa diçe zêde dibe di bihabûna zêr da bi xwe re ew jî metirsîkî mezin tîne ji ber ku welatî em bên karê xwe rojane da danûstandinê nedkirin kî çiqasa pere destê wan da hebe diçin zêr dikirin û dikevne nava hêviyekî disekinin ji bo siberoja xwe. Eviyan ji bo di serî de ku em bêjin karê xwe ئەگەر سەقامگیری جیۆپۆلیتیکی هەبێ بارودۆخی سیاسی باش بێ کاریگەری ئەرێنی لەسەر ئابووری وڵاتیش دروست دەکات بەڵام مێ بە دیاریکراوی باسی ئێستای ئابووری تورکیا بکەم نرخی پێداویستیەکانی خەڵک لە چه ئاستێکا بەرزە بێتەوە ئایا ناهاوسەنگی دروست بووە لە نێوان داهاتی هاوڵاتیان و نرخی پێداویستیەکانیان؟ Welatî di nava xizanekî mezin de derbast bin yani em vî tiştê gotina xwe ku em dibêjin ne hestiyariya xwe ye yani nêrîna civakiya rojane ku em jî wek welatikî pêra rû bire dibînin bi rastî jî xizanekî pir mezin heye lê em hêvîdarin ku niha hayok me got dixwazin ku aşîtîkî çê bikin çareser bikin ev aşîtî wek me got birabe aşîtîkî mayînde ji bo ku hemû gel pê serefraz bibin rizgar bibin dewlemend bibin lê mixabin gava ku em bêjin ji bo berjewendiyê dem Kurd ji bo kes û kesayetiya be ew ê emrê wî pir kin be û ji te re bêjin wê xwe re di siberoja xwe de şer û pevçûnê pir mezin jî bîne em hêvî nakin ku bi wî hawayê şer û pevçûnekê din derkeve erge ku niha dewleta Tirk di serî da bi hereketa Kurd ra niha tev digerin dixwazin levhatinekî baş çê bikin wê bi xwe re li rojhelata navîn jî tiştekî baş bike di warê aboriyê da jî meriv kare bêje ku di serî de Bakurê Kurdistan Başûrê Kurdistan Rojava ew ê bibe wek Dubayekî nû ew ê bibe welatekî rizgar nû welatekî ku aboriya wî xurt bibe dewlemendbûna wî xurt bibe hemû gel û rêxistin ji te re bêjim karker û karmend tev çavderiya vî îşê dikin dixwazin ku aboriya wan xurt bibe meriv kare bi kurtayî bêje ku aboriya siberoja Tirkiye girêdayê siyasetê ye siyaset jî niha tiştê ku dane pêşiya xwe em hêvî dikin ku aşîtekî mayînde çê bikin ew ê dewleta Tirkiye û bi xwe re hemû Kurd û perçê Kurdistanê dina jî wê bi xwe re dewlemend bibin ji ber ku Başûrê Kurdistan 30 saliya xwe vir da hemû danûstandinê xwe aborî bi Tirkiye radike pêdaviya Tirkiye çiqasa bi Başûrê Kurdistan hebe
پێدەویە باشووری کوردستان جی تورکیە هەیە گاوا کو ئیرۆ ئابوووریە تورکیە خورد ببە پێش و هەرە دەولەمەند ببە ئەوێ گرێدای وی باشووری کوردستانی ژی وێ دەولەمەند ببە چون هاتن زێدە ببە و ئابووری جی وێ خۆش و گەشتر ببە مرف کاره ویا جبونا نه باشور تنه مرف کاره جبونا روجاواجی به جبر کو 11 سال ول در شهر و پفشونه کی مزن چه بو ابوریا و در تک چو نها ابجن سازی فرمی هی نوت دامزراندن و خاله وان ابوری جو هی نو بنگه ور دانین دویا دا گاوا کو ابجن شهر و پفشون بقده و ابوری زوتر و در بنگه کی شخورا چه بکه چون هاتن اوی چه ببن ده هر واره قد جیانی دا به همو آمورا را جبر مهکی بردف که سروکمار ترکیه آبوری حتی آمده به مرا هفدیتن کرن خواستن که دمل دست ام هرن به سوریه و روژاوای را ام تکفن نوا دانستندنه که ام دوی داره بنگه که آبوری دینن یعنی دولت بخوشی چاودری دکه کو ادنا چارەسەری چه ببه جبر کو آبوریا وی تک چیه جبو سبروجا وی راحت ببه daha باشتر ببه مرف کارویا بیجه پرسیوه هبن فرمو باشە کاک ئۆزگۆر بە دیاریکراوی دۆخی بازرگانانی تورکیا چۆنە ئالەم بارودۆخی ئابووری ئێستا تورکیا بازرگانان و مامەڵەکاران چۆن خۆیان گونجاندووە لەگەڵ بارودۆخەیە نها مگو لترکیه افلاسیونه کی هری زیده هیه گریدای وی افلاسیونه چه کارمند چه کارکر هر دو لگورا خو پرسکریگه وان هنه مر پرسکریگه کارب چاوی بجه جبو کارمنده کی کد کارگه خدا خباتکارا دده کارکرا دده خبات ام بیجن هر کس لگورا خو 5 کس 100 کس 500 کس بره درفت دولت جوان کارمند داره هبون چه بون وانا خال بخال مرف کاره هنه که بکرتای بین زمان ام بیجن آلیکاریا سسقای هبو ایرو سسقا کی هر کارکره کی کارمنده کی 9 میلیارد و 600 بانوت پره هر ما دده دولته وک باجه دده دولته جسادی 5 پیلاوی کم کرنه دی ساته 8600 بانوت پره ترکیه اف یا بارگرانی کی مزنج کارمند داره چید که هر وها کارکره کلوه داره دوی کارگه دا دخبته جبونا ویجی زحمتیه کی مزنه جبر کو دولت نکاره آلیکاری کی بده و داره اوان کارکره کلوه داره جی دخبتن معاش ای مهانه کدستینن دهات آوان کم دبه یعنی جبو افلاسیونا ترکیه ایرو ام بیجن کریا آواهی کی خانی کی ولاتی کی کتی دا دستره چیه 25-30 هزار پره اشخو پره کو عسکری اجرت جراد بیجن 24 بانوت پره ترکیه یعنی اوانا هفدو ناگرن ولاتی دنا خزانه کی مزن دا در باسته بن چه قاسا د سبروج دا ام د شوپینن ام مزدکن کارمنده کو نکارن کارکری خو خودی درکبن پره باجه بدن پره معاش وان بدن وان جبر ویا تله دنری یا کارکرا ج کار در دخل ماندور دخن یا جی کار خو دگرن دوی وارد جی ختماندن هيا اف قیران ابوریا کل ترکیه نها هیجی دومه لازمه اویا چاره سر ببه گریدای بیاجی د دسپک دا مگوته بو ابوری گریدای سیاسته کی زلال وره کرن سیاسته کی نرم وره کرن به همو بش ایکو بشتار دبن بوان را رابن رونن هفدیتن بکن و آشتی کی ماینده چه بکن بخورا و گشبونه کی مزن خورتونه کی مزن بینه بەڵێ زۆر سپاس ئۆزگۆر محەممەد وغڵۆ ئەندامی ژووری بازرگانی ئامەد کا بە شێوەی ڕاستەخۆ لە ئامەدەوە لەگەڵمان بوون هەرێستا هەواڵێکی بەپەلە هەیە وتەبێژی ئاپیکۆر قسەی بۆ کورسات نیوز کردووە و توێتی پێشوازیەکەن لە هەر کۆبوونەوەیەک کە ئامانج لەی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بێ بەو مەرجە کە کۆبوونەوەکە هەموو لایەنەکان لە خۆ بگرێ هەر لە وەزارەتی نەوتی عێراقەوە هەتا وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و هەروەها کۆمپانیاکانی هەناردەکاری نەوتی هەرێمی کوردستان و مەرجیشی هەیە مایلز کاگینز بە کورسات نیوزی وتووەکە بەو مەرجاکە لە کۆبوونەوەکانە باس لە چارەنووسی شایستە داراییەکانی کۆمپانیاکان بکرێت و گەرنتی بکرێت زامن بکرێت کە قەرزەکانی پێشویان ئەدرێتەوە و هەروەها شایستەکانی داهاتووشیان پێ ئەدرێت.
بەڵام چینە هەواڵێک سەبارەت بە هەناردەی غازی ئێران بۆ تورکیا ساڵی ڕابردوو هەناردەی غازی ئێران بۆ تورکیا لە 30% بەرز بووتەوە ئەوە لە کاتێکە کە بەهۆی قەیرانی غاز لە ئێران هەناردە بۆ عێراق لە مانگی 11ەوە ڕاگیراوە. ئێران بۆەوەی بتوانێت ئەو غازە بۆ تورکیا هەناردە بکات بۆ پێویستی ناوخۆکەی پەنای بردوۆتە بەر مازۆت کە ئەوەش لە ئاستێکی زۆرە بۆتە هۆی پیسبوونی هەوا و ژینگە بەڵام سەرڕای ئەوەش هێشتا هەر بۆ دابینکردنی پێویستی ناوخۆ کێشەی هەیە و لە کۆتایی پاییزەوە چەندین جار فەرمانگەکان و خوێندنگەکانی داخستووە. بەپێی نوێترین داتاکان ساڵی 2024 هەناردەی غازی ئێران بۆ تورکیا لە 30% بەرز بووتەوە و تورکیا 7 ملیار متر سێجا غازی لە ئێران کڕیوە. هەناردەی غازی ئێران بۆ تورکیا لە 4 مانگی کۆتایی ساڵی ڕابردوودا بەراورد بە هەمان کاتی ساڵی پێشووتر لە 175 بەرز بووتەوە و لە کاتێکدا کە قەیرانی وزە لەو کاتەدا تەنگی بە ئێران هەڵچنی بوو بەهۆی کورتێنانی غازەوە پیشەسازیەکان ئاستەنگی تێکەوتبوو و چەندین جار خوێندنگە و فەرمانگەکانیش ڕوبەڕووی داخران بوونەوە. ڕوون نییە ئێران لە هەناردەی غاز بۆ تورکیا چەند داهاتی هەبووە بەڵام بە گوێرەی داتاکانی ناوەندی ئاماری تورکیا ساڵی ڕابردوو بە گشتی تەنها 2 ملیار و 450 میلیۆن دلار لە ئێرانەوە هاوردە کراوە کە ئەو قەبارەیە غازیش لە خۆ دەگرێت. سەرڕای کورتێنانی غاز کابینەی پزیشکان لە بودجەی ساڵی داهاتوو 16 ملیار متر سێجا بە بەهای 5 ملیار دلاری بۆ هەناردەی غاز پێشبینی کردووە کە 2 ملیار متر سێجا زیاترە لەوەی لە بودجەی ئەم ساڵدا دیاری کراوە. ڕوون نییە کە بۆچی ئێران سەرڕای ئەوەی لە هەناردەی مازۆت و گازوایل داهاتێکی زیاتری دەست دەکەوێت سوورە لەسەر هەناردەکردنی غاز و بەکارهێنانی سوتەمەنیەکانی دیکە لە ناوخۆی وڵات. ڕێککەوتنی 25 ساڵەی هەناردەی غازی ئێران بۆ تورکیا کۆتایی دێت و بەرپرسانی ئێران خوازیاری درێژکردنەوەی ڕێککەوتنەکان. تورکیا دوای چەندین مانگ بەرهەڵستی بەرپرسانی ئێران دەستی کردووە بە هاوردەی غازی تورکمانستان لە ڕێگەی ئێرانەوە و بڕیارە لەم ساڵدا 1.3 ملیار متر سێجا غاز لە تورکمانستان بکرێت. عێراقیش ڕێککەوتنێکی هاوشێوەی هەیە لەگەڵ تورکیا بەڵام هێشتا ئێران ڕەزامەندی نەداوە. دۆناڵد ترامپ لەم دواییانە هۆشداری داوە بە عێراق کاچی ترغاز لە ئێران نەکرێت و عێراقیش لە ساڵی ڕابردووەوە چەند گرێبەستێکی ئیمزا کردووە بۆ ئەوەی پشت بە غازی ئێران نەبەستێت و هەفتەی ڕابردوو کۆمپانیای BP بۆ پەرەپێدانی کێڵگەکانی کەرکووک لەگەڵ بەغداد گەیشتووەتە ڕێکەوتن. تەکنەلۆژیا ئاراستەی بازرگانی جیهانیشی گۆڕیوە. ترامپ ئاڵێت و بەرهێنانی چیپ بڕبڕی پشتی ئابووری سەدەی 21ە باسیش لەواکە کە گەورەترین کۆمپانیای بواری بەرهەمهێنانی چیپ بڕیاری داوە 5 کۆمپانیای بەرهەمهێنانی چیپی پێشکەوتوو لە ئەمریکا دروست بکە کە هەزاران هەلیکار ئەڕەخسێنێت و ئەم پرۆژێش 100 ملیار دلاری بۆ تەرخان کراوە. لێرە لە گرافیکێکا زیاتر باسی ئەو پرۆژێتان بۆ کەم وە زیاتر باسی قسەکانی ترامپتان بۆ کەم. ترامپ ئەڵێ بەبێ چیپ ئابووری بوونی نییە، هەروەهاڵە 5 کۆمپانیای بەرهەمهێنانی چیپ دروست ئەکرێ. ئەم 5 کۆمپانیا لەلایەن کۆمپانیایەکەوە دروست ئەکرێن. پشکی ئەمریکا لە بازاڕە بۆ لە 140 بەرز ئەکەنەوەواتە ئەم 5 کۆمپانیای کە قەرارە دروست بکرێن پشکی ئەمریکا بەرزەکەنەوە لە بەرهەمهێنانی چیپی ئەلکترۆنیە. واڵێ دکتۆر سیسی وەی گرنگترین پیاوە لە جیهانە. ئێستا باسی دکتۆر سیسی وەیتان بۆ کەم بزانین ترامپ بۆچی واڵێ گەرزانیاری زیاترمان هەبێ بەڵێ ئەم دکتۆرەیە دکتۆر سیسی وەی و سەرۆک و بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای TSMC. کۆمپانیای TSMC کۆمپانیایکی تایوانیە کە لە ساڵی 1970 دامەزراوە کاری بەرهەمهێنانی چیپی ئەلکترۆنیە کات پشکێکی گەورەشی بۆ خۆی داگیر کردووە لەسەر ئاستی جیهان. گەورەترین کۆمپانیای وە بەرهێنانی چیپ هەروەکو باسمان کرد سەرمایەکەی 222 ملیۆن دۆلارە. ئەمە سەرمایەی ئەو پیاوەیە نەک سەرمایە کۆمپانیاکەی و لە 1998ەوە لە کۆمپانیای TSMC کار ئەکات. دکتۆر سیسی دکتۆرای هەیە لە ئەندازیاری ئەلکترۆنی لە زانکۆی یاڵ لە ئەمریکا. ئەندامی ستافی تەکنیکی کۆمپانیای تەکساس ئینسترومنتیشە. بازانیاری زیاتر وەربگرین. بەڵێ پشکی دابینکردنی چیپ لە بازاڕەکانی جیهان بەم شێوەیە. TSMC ئەم کۆمپانیا کە ئێستا باسمان کرد لە 162 چیپی ئەلکترۆنی لەسەر ئاستی جیهان
دابین ئەکات زیاتر لە نیوە. کۆمپانیای سامسۆنگ کۆمپانیایکی ناسراوە هەمومانەی ناسین لە سەدادەی چیپی ئەلکترۆنی لە جیهانە دروستەکاوە دابینی ئەکا. کۆمپانیای UMC لە سەدا 6 سێ کۆمپانیای زۆر بەناوبانگی بواری تەکنەلۆژیا کە بریتین لە ئەپڵ و ئێنڤیدیا و ئینتەڵ هەرسێکیان بێکەوە لە سەدا 6 چیپی ئەلکترۆنی جیهان دابینەکەن و کۆمپانیای هواهۆنگیش لە سەدا 2. هواهۆنگ کۆمپانیایەکی چینیە، حکوومەتی چینیش پشتگیری کۆمپانیا کاکا بۆ بەرهەمهێنانی چین. اینجا چین بووە بە مۆتەکەی هەموو کۆمپانیەکانی جیهان کە حکوومەت پشتی کۆمپانیایەک یا بەرهەمە یا پیشەسازیەکی گرت ئیتر ئەو کۆمپانیا بەرهەمەکانی بەراورد بە ڕکابەرەکانی هەرزانترە بە لەسەر ئاستی جیهان و شوێن بە ڕکابەرەکانی تەنگە کاتکامە حتمما هەواڵێکی خۆش نییە بۆ ڕکابەرەکانی ئەو کۆمپانیایە. گەورەترین بەرهەمهێنەران بە پێی بەهای بازاڕی کۆمپانیاکان بەم شێوەیە ئێنڤیدیا کە 2.7 ملیار دۆلارە بەرهەمهێنانەکەی بەهای بازاڕیەکەی. TSMC 897.1 ملیار دۆلارە، برۆدکۆم کە 878.2 ملیار دۆلارە، ASML کە 275.1 ملیار دۆلار و لە کۆتاییشە سامسۆنگ کە 240.8 ملیار دۆلار. ئەمە دوایین زانیاریمان بوو سەبارەت بە کۆمپانیاکانی بەرهەمهێنانی چیپی ئەلکترۆنی و ئەو پیشەسازیە کە دڵخوازی ترامپا. بەم شێوەیەش بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابوریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.